سڵاو کاکوبات بەخێر هاتنەکەم طبعاً زۆر خۆشحاڵم کە دووبارە بینمەوە و لەم دیدارەوە پێکەوەین. خۆشحاڵە بم ئەگەر هەمووان گویان لە دەنگمان بێت و سەرەتا بەوە دەست پێ بکەین کە بەردەوام کە لە ئیڤێنتەکانە ئەدبینم لەگەڵ گەنجانە دەرەکەویت بەردەوام دەستپێکێکی هاندانت هەیە سەراحەت. جا پێم خۆشە کە ئەمڕۆژ بە دەستپێکێکی هاندان دەست پێ بکەین. طبعاً زۆر سپاسانەکەم بۆ بانگێشکردنم بۆ ئەم ئیڤێنتە. دەستخۆشی لە کاکشیلوان و برادرانی بیری نوێ ئەەکەم بۆ ڕێخستنی تێکفەست، ڕێخستنەوەی تێکفەست کە وەکو خۆشان ئاماژەیان پێدا ساڵ لە دوای ساڵ گەشەی کردووە. هاندان پێم وایە هەندێک جار وشە قیمەت نایە بە حەقیقەتەکە. هاندانی ناوێ پێویست ناکە من هیچ قسەیە بکەم بۆ ئەوەی گەنجەکان هان بدەم. ئەم ئیڤێنتە خۆی لە خۆیدا باشترین هاندانە و پێم وایە ئێستا ئێمە لە قۆناغێکین کە چیتر چاوەڕێ نەکەین ڕیشسپیەکان گەنجەکان هان بدەن بەڵکو پێچەوانەی کەینەوە. ئەبێ گەنجەکان ڕیشسپیەکان هان بدەن چکە ڕەنگ بێ بیرە نوێیەکە لای گەنجەکان بێ، نوێگەری لای بەشێکی زۆری گەنجەکانە و وزە و ورە و داهێنانیش لای بەشێکی زۆری گەنجەکانە. وە من ئەمەوێ پێچەوانەی کەمەوە. من ئەتوانم بەختم هەیە، ئەتوانم بڵێم ڕیشم سپیە و ئەشتوانم بڵێم گەنجم، بۆیە ئەتوانم لەو بینەیە یاری بکەم. گەنجم هێشتا ماڵتاوە بێت. سپاس دەکەم. کەواتە کاکوبات لەسەر ئەوەی کە ئێمە لە سێمین ساڵی تێکفێستادا نیشتوین و گەنجێکی زۆر زۆرە بینین لێرە بەردەوام پشتیوانی ئەم ئیڤێنتت کردووە. حەزەکەم لە دەمی خۆتەوە بزانم بۆچی؟ چکەمە ئایندەی کوردستانە، ئایندەی ئیشکردنمانە، ئایندەی بازارە، ئایندەی ئابووریە، ئایندەی حکومڕانیە، ئایندەی ئەمن و ئاسایشە. ئایندەی کوردستان ڕەبتە بە ئەو ڕۆحێتەی کە لێرە ئەیبینین، بەو داهێنانەی کە لێرە ئەیبینین، بەو ڕوئیایی کە لێرە ئەیبینین. بۆیە من هەمیشە کە خۆم بە خزمەتکاری کوردستان ئەناسم و هەمومان لە پێناوی کوردستانە ئیشەکەین، پێم وایە چەند بتوانین پشتیوانی ئیڤێنتی ئەوها بکەین، پشتیوانی داهێنەرەکانی کە لێرەن و ئەوانەی کە لێرەشنین بەردەوام بین لە پشتیوانیکردنیان. ئەوەندە مستەقبەلی ئێمە، ئایندەی ئێمە گەشترە بێت. باسی خزمەتکردن بە کوردستانت کرد. طبعاً لە ڤیدۆکەشا دیار بوو لە ساڵی 2016 تۆ پرۆژەی بایۆمەتریک ناسان و پاشان حکومەتی ئەلکترۆنی. ئەم پرۆژەیە، ئەم بیرۆکەیە لە چه ئاستێکایە لە ئێستەیە؟ بۆ ئەوەی بڵین لە چه ئاستێکایە ئێستا ئەبێت توزێ بگەڕێنەوە بۆ پێش ئەو سەردەما. من کە 2012 گەڕامەوە بۆ کوردستان، ئەو کاتە سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بووم. ئیشی من زیاتر بەدواداچوونکردنی ئیشەکانی دام و دەستگا حکومیەکان بوو و دروستکردنی هەماهەنگی لە نێوانیان. دەرکەوت سیستمی ئێمە سیستمێکی زۆر دواکەوتوو بوو، سیستمێکی وەرەقەیی بوو، سیستمێک بوو کە یاسا و ڕێنمایەکانمان بەڕاستی بۆ ئەم سەردەمە دروست نەکرابوون. بۆیە هەر لە ئەساستا لە ئەمریکاوە گەڕامەوە، بۆیە غەدرە بەراوردێ بکەی لە بینی ئەمریکا و هەرێمی کوردستان. بەڵام کە هاتمەوە بینیم سیستمەکەمان دواکەوتوو بوو. سویس بۆیە هەر لەو کاتەوە بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین پەرە بە کەرتی بەڕێوەبردن بدەین. ڕاستە بەشێکی پەیوەندی بە گۆڕینی ڕێنماییە، بە تێپەڕاندنی یاسایی نوێیە، بەڵام زوو بۆم دەرکەوت کە تەکنۆلۆژیا ڕێگا خێراکەیە، ڕێگا دروستەکەشە و ڕێگا شەفافەکەشە. بۆیە لە چەند هەنگاوێکەوە دەستمان پێی کرد لە ڕوتیناتی ناو دائیرەکانی حکوومەت لە بیرمە 2013 جۆرێک لە ڕاپرسیەکمان کرد لە ناو دام و دەستگاکان وێران بوو.
ڕوتین زۆر بوو خەڵک میزاجی تاوە نەبوو بیناکان سەقەت بوو کەس تێنە ئەگەیشت ڕێنمایەکان چین ڕێنمایی ئەگۆڕا کەس ئاگای لە ئەو نوێکردنەوە شتانە نەبوو بۆیە ئەلەوەیە بیرۆکەی بەرنامەی خزمەتمان داڕشت بەڵام چەند ساڵێکی ویست تاکو معلومات کۆکەینەوە لە وەزارەتەکان لە بەڕێوەبەرایەتی یەکشتیەکان ئەوە بوو بەرنامەی خزمەتمان ڕاگەیاند کە ئامانجەکەیەوە بوو سیستمی حکومڕانیمان خێراترکەین باشترکەین شەفافترکەین تەمان لە پاڵ ئەمەشە 2014 15 16 17 دواتریش تووشی قەیران بووین قەیرانی دارایی قەیرانی شەڕ قەیرانی ئاوارە قەیرانی دابەزێنی سەعری نەوت بودجەی هەرێم بڕا تووشی 1001 کێشە بووین وە کێشە سیاسیەکانیش طبعاً ئەمەش وای لێ کردین پەلە بکەین لە چاکسازی پەلە بکەین لە بەرەو ئێلکترۆنیکردنی حکوومەت بۆیە هەرەو کاتانە 2014 و 15 لەگەڵ بەڕێزەرۆکی حکوومەتی ئەو کاتە لەگەڵ تیمەکەی خۆمان ئیشمان کرد لەسەر بەرنامەی بایۆمێتری کێشەی موچەمان هەبوو کێشەی ئەومان هەبوو نەمانەزانی موچە ئەدەین بەکێ نەمانەزانی لەکوێ موچەیان نەدەینێ نەمانەزانی بۆ موچەیان نەدەینێ بۆیە ئەمانە هەموو دەستپێک بوون لەو کاتەوە ئیشمان لەسەریان کردووە ئەتوانم بڵێن بەشێکی زۆریان هەنگاوی باشیان ناوە و ئەمڕۆ بەرکارن و حکوومەت سوودیان لێ ئەبینێ بەڵام پێم وایە زۆریشمان ماوە بیکەین طبعا هەموومان ئاگادارین لەوەی کە مجموعەیان پرۆژانە چەندێک لە بەرەو پێشچوونان و پرۆگرێسیان چۆنە ئەتوانم باسیەوەکەم لە سیستمی یەک پەنجەرەیی کە تو خۆت لێرانە باست کرد گەشەدا چه پرۆگرێسێک ئەم سیستمە یعنی چونکە بە تەواوەتی ئایا لە دوای ئەوەش پرسیارێکی ترم هەیە کە ئایا بەڕاستی ئێمە ئەوە لە دواوین یان پرۆگرێسەکان بەڕادەیەکە کە ئەتوانن جێی دڵخۆشکەری بن ئێمە ئیشی حکوومەت چییە؟ با ئاسانی بکەینەوە حکوومەت ئەبێ ئەمن و ئاسایش بپارێزێ وە خزمەت گوزاری بگەێنێ بە هاوڵاتی لە ڕێگای چیەوە ئیکا لە ڕێگای دامودەستگاکانیەوە ئیکا ڕۆژانە خەڵک ئەچێ بۆ لای بەڕێوەبەرایەتیەکان و دامودەستگاکان وە تووشی ئەموو جارە پێی ئەڵێم یاری مار و پەیژە ئەبن ئەنێدرێن بۆ پەنجەرە یەک و لەوێەوە ئەنێدرێن بۆ پەنجەرە حەوت و لەوێەوە دوای ئەگەڕێنرێنەوە بۆ قاتی 2 لەوێ 20 ناچنەوە بۆ قاتی 6 ئیتر تووشی شێتخانەیەکە بن خۆیان فەقیرانە زۆری نەشمان لێ ڕاکەین بەڕاستی زۆری نەمان ڕاکەین لەوەی جارێک دوانسییان ئەمە لە جەوێک کە وەزعی کارەبا وەکو ئەمەیە وەزع سوتەمەنی لە سەردیە سەرمایە ئەوهایە وەزع سیاسیەکە بەم شێوەیە خۆی دڵڕاوکەیەک هەیە خۆی قەلەقیەک هەیە ئەمەشیەتە سەر طبعاً هاوڵاتی ناڕازیە بێ چۆوەرە هەندێ شەڕ هەندێک کێشە ڕنگ بێ لە دەرەوەی ئیرادەی ئێمە بێ طبیعیە بەڵام هەندێکی لە دەست خۆمانە ئەوەی لە دەست خۆمانە با باشیکەین ئێستا ئەو بەڕێوەبەرە بەڕێزانەی کە لێرەن هەندێکیان لێرەن هەموو جارێ پێیان بڵێن با باش بن لەگەڵ هاوڵاتیەکانتان ڕێکارەکانیان بۆ ئاسانکەن یاسا و ڕێنمایی بەکاربێنن بۆ تێپەڕاندنی کار نەک بۆ ڕێگریکردن لە کار بۆیە ئەمە هەم گۆڕینی کەلتورێکی پێویستە هەم لێرەش ئەتوانین دیسان سوود لە تەکنۆلۆژیا وەرگرین دەستمان کردووە بە پرۆژەیەک 6 بەڕێوەبەرایەتیمان لە سەیمانی ئێستا بەرەو یەک پەنجەرەی ئەڕۆن ئەو کاتە هاوڵاتی ڕزگاریە بێ لەم ڕاکەڕاکەیە ئەچێ یەک پەنجەرە ئەبینێ ئەوراقەکانی خۆی تەقدیمەکە ئەو کاتە ڕاکەڕاکەکە ئەگون ڕوئەیە بەس لە پشتی ئەو پەنجەرەیە مۆزەفەکانە بێ ئەو ئیشە بکۆن بۆ هاوڵاتیەکان چکن مۆزەفەکان خزمەتکاری ئەو هاوڵاتیان هاوڵاتیەکە لەسەر حەقە مدیرەکە لەسەر حەق نییە ئەمە کەلتورە بەڵام ئێمە هاوکاریان نەبین بە دانانی سیستمێک کە یارمەتی دەربێ بۆ چەسپاندنی ئەو کەلتورە زۆر باشە طبعاً باسی کەلتورت کرد بە ڕای من هەر بزنسێک لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکا زەمینە سازی بۆ بکەی پێویستەکە کەلتورێکی بۆ دروستکەیت لەبەرەوە 100% لەگەڵ ئەو قسەیان کە ئەبێ ئێمە بۆ بە دیجیتایزکردنی وڵاتی خۆمانە بێ و کەلتورە دروست بکەین و ئەمەش پێویستی بە گەنجە بەم گەنجانی ئێستەیە ئەزانین کە تەکنۆلۆژیا زۆر هاتەتە ناوشیانمانەوانێ و گەنجانێکی زۆریش لە وڵات هەیە خەریکی وەبەرهێنانن خەریکی ئینۆڤیشنن تاکو چەندێک ئێمە ئەو ڕێگریانەمان کەم کردوتەوە لە بەردەم گەنجە بۆ ئەوەی کە بتوانن ببنە خاوەنی بزنسی خۆیان پرسیارێکی زۆر جوانە چەند ساڵێک لەمە پێش
هەر وابزەم لە ئیڤنتێکی هاوشێوەی ئەمە بوو بەس چەند بچووکتر بوو هەموو ئەو گەنجانە داهێنەرەکان مشکلەیەکیان هەبوو ئیشەکانیان زیاتر وەکو هیوایەتێک بوو وەکو بزنس نەبوو لەبەرەوەی کە ڕێکارە حکومیەکان ئەوەندە ئاڵۆز بوون کولفەکان بۆ هەڵبژاردننی مەحامەیەکی سەر بە سیندیکای مەحامان و نازانم ئەو ئەنواعی ڕێکارماندانا بوو کە ئیتر وای لێ کردبوو مەحاڵ بێ ئەو گەنجە بتوانێ قانزاج لە ئیشەکەی خۆی بکە لە بیرمە چەند ساڵێک لەمەوە پێش ئەگەر هەموو شتێک باش بڕۆیشتایە 30 ڕۆژیەویست تاکو کۆمپانیا دامەزرێنی 30 ڕۆژی کار 30 ڕۆژی کار یعنی 60 ڕۆژ ئەمە معقول نییە 3 مانگ چاوەڕێ بکەی تاکو بزنسەکە دامەزرێنی لە هەندێک وڵاتە بە 20 ئاکرێ بۆیە ئیشمان کرد لەگەڵ وەزارەتی بازرگانی و بەشی تۆماری کۆمپانیا بۆ گۆڕینی ئەم پرۆسەیە ئاسان نەبوو ئەبوایە قانونی بۆ بگۆڕین گۆڕیمان ئەبوایە ڕێنمایی نوێ بۆ دەرکەین دەرمان کرد لە ماوەیەکی زۆر نزیکدا نامەوێت زۆر پێش وەزارەت کۆمز لە ماوەیەکی زۆر نزیکدا ئێمە سیاسەتێکی نوێ ڕائەگەیەنین هەنگاوێکی نوێ ڕائەگەیەنین کە ئەو کەسەی کە دەستەکە بە تۆماری کۆمپانیاکەی ئەتوانێت هەمان ڕۆژ کۆمپانیاکەی بۆ تۆمار بکرێ بە سیستمێکی ئۆنلاین ئەو کاتە ئەمە ئاسانکاریەکە بۆ ئەو گەنجانەی کە ئەیانەوێ کۆمپانیا دامەزرێنن خۆیان ماشەڵڵا شارەزاترن لە ئێمە لە مەسائلی ئۆنلاین بۆیە زۆر بە خێرایی ئەتوانن کۆمپانیەکانی خۆیان دامەزرێنن ئەمە پێم وایە بۆ جوڵەی بازار بۆ ئابووری هەرێم بۆ معنەویات و متمانەی بازرگانەکانمان هەنگاوێکی زۆر زۆر دروستە و خۆشحاڵتری شەبین کە ڕامانگەاند بە خۆشحاڵیەوە تەبعاً ئێمە کێشەکە تەنها لە دامەزراندن نییە لەوەی کە کاتێکی زۆرە بە لە هەمان کاتیشە بەپێی ئەو کاریگەریەی کە جیهانی بوونمان لەسرە زۆربەی گەنج ئەوێ کە ناوێکی بیانی دابنێ ینی لە کاتێکا کەیەتە سەر ئەوەی کە ئەساسیاتی دانانی بزنسێک ناوەکەیەتی لەوانەیە ڕێگری بۆ دروست نەکرێت تەسەوڕەکەم ئەم دوانە هەماهەنگن پێکەوە هەم کار ئاسانی بۆ دانانی بزنس هەم کار ئاسانی بۆ ئەوی کە بە شێوازێکی ئەو ئینفلۆنسی کە لەسەر گەنجان هەیە ئەو ڕێکارە یاسایانە بگرێتە بەر ئەو یاسایی عێراق نوێ بکرێتەوە کە لەگەڵ سەردەمی بزنسی ئێستایا بگونجێت نازانم ئەگەر لەسەر ئەوەش هەر ئەمەمان حەل کردووە ئەمەمان حەل کردووە لە گۆڕینی ئەو یاسایە و بە دەرکردنی ڕێنمایی نوێ ئێستا خەڵکانێک کە کۆمپانیادا ئەمەزێرنن ئەتوانن ئەو ناوە هەڵبژێرن کە خۆیان ئەیانەوێت ئەنجا ناوەکە بیانی بێ یان خۆماڵی بێ تەنها ئەو ناوانەی کە ڕەنگ بێ عکسی عادەت و تەقالید و عورفی کوردەواری خۆمان بن قەدەغە کراون کە ئەمە لە زۆر وڵاتی تریشە ئەمە ئەو ڕێگریە هەیە بەڵام ئەو لەمەولا هەر کەسێک ویستی کۆمپانیایەک دامەزرێنێ گەر بێوێ ناوێک بەکاربێنێ خۆی ناوەکە هەڵبژێرێ ئەو کاتە ئەو ڕێگریە نامێنێ و ئەو دەرگایەشمان داخستووە کە پێشتر ئەو کەسانەی کە ڕەنگ بێ مۆڵەتیان بدایە ئیتر ئیشەکانیان تەعقید بکردایە تاکو لە لایەکی ترەوە بە تەشجیعێکی تر ڕێگایان پێ بدرێت ئەوەمان داخستووە ئێستا شتە پرۆسەکە هەمووی شەفافە ئۆنلاینە بەبێ مەجالی فرت و فێڵ ئاگادارم تا حدێکیش ئەو لە لاوە ڕۆشنە زۆر زۆر قبول نەبوو ینی زۆر بە ئاسانیش ناهاتە ئەوەش گران بوو ئاسان بوو بەس گران بوو بێمە سەر بابەتێکی تر تەبعاً لە ئێستایا کە هەموو ئەو گەنجانەی کە لە چواردۆرمانە تەبعاً ئەمە هەواڵێکی خۆش بوو کە گەنجانمان چەند بە ئاسانی لە ئێستایا ئەتوانن بزنس دابمەزرێن و ببنە خاوەنی بزنسی خۆیان تەبعاً ئەمە مژدەیەکی خۆشە بۆ هەموو لایەک ئەڕۆمەوە سەر بابەتی بایۆمەتری کە لە ئێستایا موچەخۆران لەسەر ئەم سیستمە ئەلکترۆنیە ڕێجستەر کراون تۆمار کراون هەنگاوی دوای ئەمە چییە؟ بەڵێ سیستمی بایۆمەتری کە دەستمان بۆی برد خۆناغی یەکەم بۆ وەڵامدانەوەی 3 پرسیاری سەرەکی بوو کێ موچە وەرەگرێ چەند وەرەگرێ و لە کوێ وەریەگرێ ئەو قۆناغەمان تێپەڕان شکر هەماوەکی کەمە توانیمان 1,200,000 موچە خۆر تۆمارکەین لە سیستمەکە ئێستا وەڵامی ئەو پرسیارەمان لایە پرسیارەکانی تر ئەوەی کە ئەبێت جواب بدرێنەوە ئەوەیە بۆ موچە وەرەگرێ لە پێناوی چ کارێک ئەو موچەیە وەرەگرێ بۆ ئێستا لە قۆناغی دووهەم
خەریکی ڕێکخستنەوەی میلاکاتی وەزارەتەکانین و لە هەمان کاتیشدا پێدانی موچە لەسەر ئەساسی بایۆمەتری و سپینێ کە بەرەو بانقی ئەلکترۆنیە ڕۆین کە خۆشحاڵی نەمڕۆیەکی لە سپۆنسەرە سەرەکیەکان FIB کە لێرەیە دەستخۆشیان لێ ئەەکەین لەگەڵ ئەوانەی ترکە لە مەجالەیە ئیشەکەن سپینێ ئێمە ئەتوانین لە ڕێگای 2-3 بانقی وەکو FIB ئەوە ئێمە موچە تەوزیعەکەین بۆ ئێستا ئیش لەسەر سیستمی ئیوەڵێتەکەین ئێمە ئیش لەسەر سیستمی بڵێن ئەوەی کە حکوومەت ڕەبت دەکاتەوە بە موچەخۆر و بە بانکەکان تاکو سیستمی موچە پشت بەستراو بە بایۆمەتری بە ڕێگایەکی ئۆنلاین و ئەلکترۆنیەوە موچە بدرێ بە موچەخۆرەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە. طبعاً بێمە سەر یەک بابەتی تریش کە هەر ئەچێتەوە سەر ڕەبتی شەفافیەت لە مودەیەکی پێش ئێستاە کەمپینێکی جوان هەبوو لە ناو بیلبۆرد و لەسەر جادە تۆش بیزانە کە ئەمەش شەفافیەت لە داهاتە دووبارە هەستەکەم کە ستەیجی تریش هەیە بۆ ئەمە کە دووبارە شەفافیەت لە چیترە ئێمە توانین بەردەستمان بکەوێت. خۆی شەفافیەت ئەساسە بۆ دروستکردنی متمانە و بەداخەوە ئێمە لە جەوێکی ئاڵۆزی سیاسیین کە گومان زۆرە و شەڕە سیاسی زۆرە و ئیتیهامات زۆرە و ئیتر شتی ناخۆش زۆرن بۆیە هاتین بۆ خەڵکی ڕوونکەینەوە کێشەیەک هەیە بەڵێ کێشەی داهات هەیە بەڵام ضرورە تۆش بیزانیت ضرورە هاوڵاتیان بزانن داهات چەندە داهاتی غیر نەوتی داهاتی نانەوتی بۆیە لەگەڵ بانقی سلەیمانی پسپۆران کاکشمان لێرەیە و چەند بەڕێزێکی تر و بوتەکەشم بینی هی شەفافیت لێرە خۆشحاڵ بووم هاتین ئیشمان لەسەر ئەم بەرنامەیە کرد تاکو هاوڵاتیش بزانێ لە هەر شوێنێک کە پارە کۆ ئەکرێتەوە ئەو داهاتە چەندە چەندی نەقدیە چەندی بەچەکە چەندی مەقاسەیە ئەمە هەم بۆ هاوڵاتی باشە هەم بۆ ئێمەمانانیش باشە ئەگەر لەپڕ ببینین داهات کەم بووەتەوە لە خاڵە سنووریەک ئەو کاتە ئەتوانین لی بکۆڵینەوە بۆ کەم بووەتەوە ئایا چ بڕیارێکمان دەرکردووە لە حکوومەت کە ڕەنگ بە کاریگەری هەبوو بێ لەسەر کەمبوونەوەی ئەو داهاتە یان بە پێچەوانەکەیەوە بڕیارێک دەرەکەین لە پێناوی زیادکردنی جوڵەی بازرگانی چۆن نەتوانین هەڵی سەنگێنین ڕقممان هەیە ئێستا پێشتر بمویستایە بزانم داهات چەندە تەلەفۆنم بۆ مدیر بانکی پێشووە کرد هەرێ چەند بوو داهات ئەیوتی ئەمڕۆم لا نییە بۆ هی ئەمڕۆم لا نییە وەڵا ئەبێ قسە لەگەڵ بانکەکان بکەم من ئیشی من پەلەیە ئەبێ بڕیارێک بدەین لەسەرەوەی کە ئایا موچە ئەدرێ یان نا ناتوانم چاوەڕێ بکەم تا ئەو تەلەفۆن بۆ 15 بانک بکە کۆی بکاتەوە یەکێک کۆی کاتەوە بۆم بنێرێ جارێک بۆی ناردم سفرێکی نوقسان بوو سفر مهمە سفر بەتەنیا هیچ نییە بە سفر ملیۆنەکە بە ملیار یان ملیارەکە بە ملیۆن ئەمە مشکلەیە مشکلەی گەورەیە بەسەرم هات ڕۆژی دڵم خۆش بوو پارەمان هەیە دوای نەخێر ئەوە نەبوو سفرێک زیاد بوو ئێوە کارەساتە ئێستا ئەمە ڕزگارمان بووە لەمە پێویست ناکە تەلەفۆن بکەم بانقی زعاج بکەم شەو بەیانی نیوەڕۆ لە کاتی دەوام لە پشوو خۆمەچمە سەری چەندمان هەیە چۆنە کوێ زیادی کردووە کوێ کەمی کردووە و بۆ وی ئەمە هەنگاوێکە سپینێ 2 سپەی 3 سپەی لە قۆناغی داهاتوو لەسەر سیستمێکی هاوشێوەیەکەین بۆ خەرجی تاکو خەڵک بزانێ ئەو پارەی کە ئەیدەن بە حکوومەت ڕێگای باج ڕێگای ڕسومات لە ڕێگای دیکەەوە بێ بەچی سەرفەکرێ کولفەی بەڕێوەبردننی حکوومەت چەندە حەقە هاوڵاتی بزانێ حەقە پەرلەمەنتار بزانێ و ئەمە نابێ بیکەین بە منەت بەسەر خەڵکە ئەمە شتێکە کە زۆر ئاسانە ئەمە ئەلفوبەی حکومڕانی ئەم سەردەمەیە بۆیە من خۆشحاڵم بەو ئیشەی کە تاکو ئێستا کراوە ئەمە بەشێکە لە گۆڕینی کەلتوری حکومڕانیەکەمان و ئەمە ئاماژەیەکی باشیشە شکەن ئەو شۆڕشەی کە برادران باسییان کرد کە شۆڕشێکی دیجیتاڵی و شۆڕشێکی ئەلکترۆنیە ئێمە لە ناو گەرمای ئەو شۆڕشەین ئێستا بەتەکید
طبعا باسی ئەوە کرد کە ئەمە شەفافیەتە ئەمە نەک تەنها شەفافیەتە بۆ ئەوەی کە خەڵک بیزانێت بەڵکو لە ڕێگەی بۆ خۆشتان لە هەمان کاتا ینی وا ئەو دیدگایە دروستەکە ئەو ڕوئیایە دروستەکە کە لەکوێ ئینڤستمنت بکرێت من ئێمە سەر ئەو پرسیاری خۆم کە بەردەوام بیرەکەمەوانێ ئێمە دیپەندەنسێکی زۆرمان هەیە لەسەر نەوت ینی زۆر کاری پێەکەین بەڵام چەندین سەکتەرمان هەیە کە کارمان پێ نەکردووە لە کاتێکا ئێمە ئەگەر بزانین داهاتێکی شەفافمان هەیە زۆرینەی هەم خەڵکیش و هەم حکومەت خۆشی بە تەواوەتی ئەزانێت کە ئەبێ لە چه سەکتەرێکی ترە وەبەرهێنان بکات لەبەر ئەوە بۆ خۆشتان قسەتان لەسەر ئەم بابەتە چییە لەسەر ئەوەی کە سەکتەرەکانی تر چۆن ببژێنەوە بۆ پلان چییە بۆ داهاتوو بۆ ئەو بابەتە مصطلحێک هەیە لە اقتصادی جیهانی پێی ئەڵێن نەخۆشی هۆڵەندی داچ دزیز ئەمە وەختی خۆی کە هۆڵەندا نەوتی هەبوو تەمەڵ بوو هەموو بوارەکانی تری ئێهمال کرد و اقتصادی بەرەو وێرانی ڕۆی دوای گەیشتنەوە قەناعەتە ئەمە خراپە گۆڕیان ئێستا لە مەجای زراعە لە مەجای ئاو لە زۆر مەجاڵی ترە زۆر پێشەنگن اقتصادی هۆڵەندەیەک لە اقتصادە بەهێزەکانی جیهانە پێم وایە ناوەکە گۆڕاوە ئێستا پێی ناڵێن دەچ دزیز ناڵێن نەخۆشی هۆڵەندی ئەڵێن نەخۆشی کوردی و بە کوردش دزیز وە نەوت ئێمەی تەمەڵ کرد داهاتی نەوت ئێمەی تەمەڵ کرد وای لێ کرد ئێمە هەموو تەرکیزمان لەسەر مەجای نەوت بێ مەجالەکانی ترمان بە تاوەتی ئێمال کرد ئێستا خۆشبەختانە نەخۆشیەکەمان تەشخیص کردووە بەڵام دەرمانیەوێ عیلاجێوێ و ئێستا ئیش لەسەرەوە ئەکرێ زیراعام ئەم چەند ساڵی ڕابردوو کەرتی کشت و کاڵ گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە بەرهەمی خۆماڵی سەرڕای کێشەی وشکە ساڵی کە بەداخەوە یەکی لەو کێشانەیە کە لە دەرەوەی ئیرادەی خۆمانایە بەڵام بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی نەک تەنها بۆ دەرەوە بۆ عێراق ئەمە بەشێکین لە وڵاتێک کە نەفوسی لە 40 ملیۆن کەس زیاترە ئەو شتانەی کە لە هەرێم بەرهەمە هێنرێن باشترین بازار و بەهازرانترین بازاری عێراقە بۆیە مەجای کشت و کاڵ مەجالێکە کە زۆر ئەهمیەتی پێدراوە مەجای پیشەسازی گرنگێکی زۆری پێدراوە مەجای گەشتیاری گەشت و گوزار مستەقبەلی ئێمە بەڕێی من لە کشت و کاڵ و لە گەشت و گوزارە بینین ئەو چیا جوانانەی کە هەمانە ئەو سروشتە جوانەی کە هەمانە سروشتێکە کە دڵنیام خەڵک لە هەموو دنیاوە حەز بکەن بێن ئەو ناوچانە ببینن کە لە کوردستانە هەیە بەڵام ئەمە چی پێویستە ژینگەیەکی لەباری لە پێویستە ژینگەیەکی سیاسی لەبار ژینگەیەکی یاسایی لەبار ژینگەیەکی ئەمنی لەبار و ژینگەیەکی ئیداری لەبار من ئەوەی داواکارم هەیە بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا کە لێرەیە دکتۆر ئارام برای عەزیزم بۆ وەزارەتەکانی تر ئەو هەمەهەنگیەمان پێویستە ئەمڕۆ بەڕێز کاک عەزیز بڕێوەبەری گشتی ئیستیسمار لێرەیە جوودێکی زۆری سەرف کرد لە ساڵی پار بۆ دەرکردنی مۆڵەتی ئیستیسمار 39 مۆڵەتیان دەرکرد 52 پرۆژەیان پەسەند کرد کە وایان کرد یەکەم بن لەسەر ئاستی کوردستان بۆیە دەستخۆشی لێ ئەەکەین بەڵام حەزەکەم بۆ ئەم ساڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان لەگەڵ زانکۆکانمان لە سلەیمانی پۆلیتێکنیک لەسەر خەت بن تاکو لە داواکاریەکانی یەکتری تێبگەن بازار چی پێویستە من لە خۆمەوە ئەڵێم کشت و کاڵ بەڵام ڕەنگ بێ زانکۆ بێت دیراسەیەک بکە پێم بڵێ قوبات غەڵەتی کشت و کاڵ سەر ناگرێ پیشەسازی سەرەگرێ و بڕیاردان بەکارهێنانی زانست سوود وەرگرتن لە معلومات لە تەحلیل لە بڕیاردان ئێستا ئێمە ئەبێ بەرەو ئەو قۆناغە بڕۆین بە سەرپێی و بە میزاج و بەوەی کە من پێم باشەوە بکەین ئەبێ لەوە دەرچین ئەبێ زانست پێم بڵێ چی باشە شیکاری پێم بڵێ چی باشە ئەوەش ئەو ڕەبتەی بینی زانکۆکانمان ناوەندی خوێندنەکانمان لەگەڵ بازاری کار ئەوە زۆر پێویستە ئەگەر خەلەلیش هەبوو پەرلەمانمان هەیە ئەگەر خەلەل یاسایە ئەبێ یاساکانمان بگۆڕین بۆ ئەوەی ئەو ژینگەیە لەبارکەین ئەگەر بەڕێوەبەرەکان ڕوتینیان زۆرە ئەوە ئیشی حکوومەتە وەیە ئەم شۆڕشە پێویستی بە هەماهەنگی ئەم هەموو جیهەت و
دائرە و لایەنە پەیوەندیدارانەیە. بەتأکید کە کاتێک هەیەتە سەرەوەی کە هەماهەنگی لە سیستمی حکومڕانیە پێویستە، هەم لە هەماهەنگی لە کۆمپانیا و سەکتەرەکانە کە ئەمە بۆ خۆی چاکسازیەکە لە قەیرانە. یەمە سەر ئەو بابەتی کە لە ساڵی 2007 کاروباری دەواازە سنووریەکانت کرد بە ئەلکترۆنی، ئەمە سوودی چی بوو؟ چی کامیان؟ کاروباری دەواازە سنووریەکان. دەواازە سنووریەکان بەڵێ. دیسان هەر سیستمێکی ئەلکترۆنیمان پەسەند کرد لە دەواازە سنووریەکان تاکو بزانین دیسان بۆ وەرگرتنی معلوماتە. پێشتر هەمووی وەرەقەیی بوو، هەمووی بە تەلەفۆن بوو، ئەرێ چەند بار هەبووە، داهاتەکەی چەند بووە، ئەو معاملەیە چەند وەختی خایاندووە لەسەر حدود. ئێستا بە سیستمی ئەلکترۆنیەکە چەندە سیستمەکە سیستمێکی بەسیتە، بەڵام سیستمێکی بەسیت لە سیستمێکی سەقەت باشترە. من ئەلەیە پرسیاری ترەکەم کاکوبات، چەندێک سوود لە دەستی کاری ناوخۆیی وەرگیراوە بۆ ئەم بە سیستمە ئەلکترۆنیانە کە خەڵکی ناوخۆی خۆمان کاری لەسەرکەن؟ زۆرینەی ئەو ئیشانەی کە ئێمە کردومانە، ئەو سیستمی بایۆمەتری کە ئەتوانم بڵێم 30,000 کەس مەشغوڵ بوون بە سیستمەکە، بە کارمەند و بە بەڕێوەبەر و بە هەموو نەوع کارمەندەکان، بە ئەوانەی کە پرۆگرامەکەیان دیزاین کرد، ئەوەی کە پەیڕەویان کرد، هەمووی خۆماڵی بوو. هەمووی خۆماڵی بوو. یەک دوو ڕاوێژکارمان لەگەڵا بوو لە حکوومەتی ئەمریکا کە وەکو ڕاوێژکار لەگەڵمان بوون، ناڵێم ئیسیفادەیان نەبوو، ئیسیفادەیان هەبوو، بەڵام زیاتر بۆ تەکیدکردنەوەی ئەو پرۆسەی خۆمان بوو. پێیان نەوەتین چی بکەین، یارمەتیان ناین، ئەمە بەم شێوەیەمەیکەن ئەو هە تعدیلێکی بکەن. بۆیە ڕاستە ئیسیفادەمان لە عەقڵی بیانی وەرگرت، ئیسیفادەمان لە نمونەی هەندستان وەرگرت کە ئەوان پێش ئێمە شتێکی سیستمێکی بایۆمەتری خۆیانیان کرد کە ملیارە کەسی کردەوە. ئێمە ئامانجی ئێمە ئەو چی نەبوو، بەکاری خۆماڵی کرا، سیستمی شەفافیەت، عەقڵەکە خۆماڵی بوو، جێبەجێکردنەکەی خۆماڵی بوو، تەکنۆلۆژیەکەی خۆماڵیە، سیستمی تۆماری کۆمپانیاکان بیرۆکەی خۆمانە، جێبەجێکردنەکەی خۆمانە، بەس ڕاوێژکاری بیانیمان لەگەڵا بووە، هی وڵاتانی بیانی کە هاوپەیمانمانن کە یارمەتیمانیان لە مەجاڵەکانی چاکسازی. بۆیە خۆشبەختانە هێزێکی کاری زۆر فراوانمان هەیە لە کوردستان کە شارەزان لە مەجاڵی تەکنۆلۆژیا. ئەمە بۆیە دڵخۆشم، بۆیە پێم وایە ئێمە ئەتوانین ببین بە ناوەندێکی تەکنۆلۆژیا نەکەر بۆ هەرێمی کوردستان بۆ ناوچەکە. زمانزانمان هەیە، ئینگلیزی ئەزانین، کوردی ئەزانین، عەرەبی ئەزانین، تورکی ئەزانین، فارسی ئەزانین، ئەوکەی کە تۆ ئەم هەموو زمانانە بزانیت. ئێستا خەڵکیشەیە فەرەنسی ئەزانن، خەڵکەیە ئەڵمانیش ئەزانن، کوردانێکی زۆرمان هەیە لە دەرەوەی وڵاتن، ئەیانەوێ بگەڕێنەوە، شارەزایی خۆیان بێننەوە. ئێمە لێرەوە ئەتوانین خزمەت بگەینین بە ناوچەکەیە لە مەجاڵی تەکنۆلۆژیا. ژینگەیەکی لەبارمان هەیە، توانایەکی یەکجار زۆرمان هەیە، ئیرادەیەکی زۆر باشمان هەیە. هەندێ مشکلە حەل بێن لەم کوردستانە پێم وایە پێشکەوتنێکی زۆر گەورە بە خۆمانەوە ئەبینین. بەتاکید هۆکاری ئەوەی کە ئەو پرسیارم کرد ئەوەیە کە زۆر کار لەناو گەنجانە ئەو دەنگۆیە هەیە کە ئێمە زیاتر سوود لە دەستی کاری بیانی وەرەگرین، خەڵکانی سکیلفڵمان نیە، خەڵکانێکمان نیە مەهاری زۆر باشی هەبێ. تەبعاً ئەمە بۆ خۆی ئەم بەشداریکردنەی خەڵکانی ناوخۆیی ئەومان پێگەینێ کە بەڵێ کەسانی بەتوانە هەیە و ئەمەش ڕامانە کێشێ بۆ پرسیارێکی تر کە بەردەوامی لە دانانی ئەو جوهدەمان لەسەر گەشە پێدان بە گەنج. ئەمە تاکو چەندێک و بە چه شێوازێک ئیشی لەسەرەکەیت لە ڕووی پەرە پێدان بە گەنجەوانێ بە شێوازێکی سەستەینەبڵ. خۆی ئەبێ ئیشی حکوومەت ئەبێ ئەو ژینگە لەبارە دروستکەین، ئەبێ وا بکەین ئاسان بێ گەنج و غەیرە گەنجیش ئیش بکەن، ئیش بدۆزنەوە، داهێنانیان هەبێ، بازاڕیان هەبێ بۆ ئیشەکانیان لە ڕێگای قانون، لە ڕێگای ڕێنمایی، لە ڕێگای سیاسەتی دروست. ئەمە ئیشەکەی حکوومەتە. هەست دەکەم تواناکە هەیە، عەقڵەکەش هەیە. هەر ئەمڕۆ بگەڕێ بەسەر ئەو بووثەکانی ئێرە
بۆ دەرەکەوێ کە داهێنانی زۆر جوان هەیە لێرە عەقڵێکی زۆر جوان هەیە هەم ڕاستە هەندێکیان سوودیان لە ئەزمموی دەرەوە وەرگرتووە بەس هەندێکیشی عەقڵەکەی خۆماڵیە سرف خۆماڵیە بۆیە ئەمە ئیشێکی دەستە جەمعیە پەرلەمانیەوێ حکوومەتیەوێ حکوومەتی خۆجێیەوێ بازرگانیەوێ مستەسمریەوێ ئەوانەی کە ئەتوانن قەرز بدەن بانقی پێویستە ئەمەی حەلەقە لاوازەکەی ئێمە حەلەقەی لاوازی ئابووری کوردستان سیستمی بانقیە ئەگەر ئێستا ئێمە بە وجودی دیسانە و بەڕێزانەی کە لێرن لەو بەجالەیە بتوانن سیستمێکی بانقی بەهێزمان هەبێ لێرە ئاسانترین ڕێگایە بۆ گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە مەسائلی قاچاغی لە خۆت زینەوە لە باج لە خۆت زینەوە لە ڕسومات لە بەهەدەردانی ئیپارە هەم بۆ حکوومەت ئەتوانێت ڕقیبێکی باشتر بێ لەسەر خۆی هاوڵاتیش ئەتوانێت باشتر پلان و تەختیت بۆ خۆی دابنێ بۆیە بەرەو پێشبردننی کەرتی داهێنان یان بازاری نوێ لە هەرێمی کوردستان ڕبتە بە گەشەکردنی کەرتی بانقی لە هەرێمی کوردستان تەمان لایەنێک هەیە کە پەیوەندی بە و ژێرخانە هەیە کە حکوومەت دروستی ئەکات لایەنێکی تریش هەیە پەیوەندی بە سەرمایەدارەکانەوە هەیە ئەمان با بەرە ئەوەی کە چەندین گەنجیش لە ساڵانی ڕابردووە لە تێکفێستا لێرە بەشدار بوون و ئەم ساڵێش کە 75 پرۆژەی تریتیایە ئەم بیرۆکانە لە بیرۆکەیە ئەمێنەوانێ ئەگەر دەستگیرتنێکیان نەبێت بەرەو پێشچوون لەوەی کە ئێمە سەرمایەدارە ناوخۆیەکان متمانەیان بۆ دروستکەین بۆ ئەوەی کە دەستی ئەم گەنجانە بگرن کە پرۆژە باشەکان بگرێنە جێبەجێکردنەوە بەرهێنانەوە پرۆژەی ئێوە لەسەر ئەوە چییە؟ زۆر پێویستە چکەن سەرمایەدارە بڵین پێشکەوتووەکان بەشێکی زۆری قۆناغەکانیان بڕێەوە و احتیمالە هەندێکیشان زۆر بە سەختی بڕی بێتیان بەڵام ئێستا ئەمڕۆ ماشەڵڵا ئەگەر سەرمایەکیان هەیە و قانزاجی باشەکەن مانگانە حەقی ئەوەیە ئەمانە ئێستا بێن بەرنامە بکەنەوە قەرزی بچووک ئەتوانن بدەن بە هەندێک لەم داهێنەرانە ئەتوانن هەندێک پرۆژە بکەن وەکو تەبەنیکردن بۆ فترێک مەشروعێک تەبەنی بکەن تاکو مەشروعەکە ئەکەوێتە سەرپەی خۆی و ئەچێتە بازاری خۆی وەخوا هەڵناگرێ درێغیان نەکردووە بەڵام ڕەنگ بێ سیستمەکە تۆزێ سەرپەیی بوو بێ یان تەلەفۆنێکیان بۆ کراوە کاکە یارمەتی ئەم مەجموعەیەک بن یان مەشروعێک هەیە لێرە ئیسپۆنسەری بکەن بەو شێوەیە بوو بێ بەسەگەر ئێمە بتوانین بیر لە سیستمێ بکەینەوە کە پێویستی بە میزاج و تەدەخلات نەبێ ئەوە پێم وایە بۆ گەنجەکانیشمان باشە چکەن چەند ئاسانی بکەین ئەم گەنجانە دەستیان بگا بە قەرز یان قەلق نەبن لە مەوزوعی کرێ یان هەندێ ڕسوماتی تر کە ئەکەوێتە سەرشانیان ئەوەندە باشتر ئەتوانن پەرە بە خۆیان بدەن ئێمە دەستمان کردووە بە پرۆژەیەک هەر لە پێناوی ئەو ئامانجەیە کە بزنس هەبێک دروستەکەین کە وا ئەکەین شوێنێک بێ ئەو گەنجانەی کە ئیشی خۆیانیان هەیە هەموو پێکەوەلەیەک شوێنە ئیشکەن ئەو کاتە کرێەکەیان مشکلەی کرێیان نابێ مشکلەی مەحامیان نابێ مشکلەی ژمێریاریان نابێ مشکلەی شوێنیان نابێ مشکلەی خەتی ئینتەرنێتیان نابێ ئەو کاتە ئەمە قۆناغێکە لەو کاتێک کە ئێستا ڕەنگ بێ هەندێکیان لە ماڵی خۆیانەوە داوام بکەن تاکو ئەگەنە ئەو ئاستەی کە بارەگە و مەقڕی خۆیانیان هەبێ شتێک هەبێ لە بینە لەم قۆناغی گواستنەوەیە کە پشتیوانێک بێ بۆیان ئیش لە سەرەما ئەەکەین و ئیشەڵا لەم ماوەیەکی بەرچاوە پێشکەشتانی بکەین تەبان ئەم بزنس هەبە هەواڵێکی زۆر خۆشە چونکە هەموو ئەو خەڵکانی بە تایبەت لە سلێمانین ئاگایان لەوەیە کە ئەو ساسەنتەری گەنجان هەبوو کە هەر هێرۆخان خۆی بەشدار بووە لە دروستکردنی ئەم تواناسازیانە ئەم پرۆژانە بۆ گەنج بۆ ئەوەی کە کاریگەریان هەبێت لە کۆمەلگایە کۆتا پرسارم لەسەر ئەوە ئەبێت کە وەکو تێکفێست دیدگا و داهاتوو ساڵانی دواهاتووی تێکفێست چۆنە بێت ئایا بەشدارە بی لە پشتیوانیکردنی وەلامان کاتیشا لە شێوازی بەرەو پێشچوونیە چۆن ئەم جارە دروست بەتاکید ئەگەر داوەتم کەن بەشدارە بم داوەتیشم نەکەن احتیمالە بەدەمامەکێکەوە بەدزیەوە خۆم پیاکەم چکە مهتەمم بە ئیشەکەەوە بەڵام ئەمەوێ
بەشکەم بۆ ساڵانی داهاتوو ئەمە هەر فستیڤالێک نەبێت کە خەڵک بێت عەرزی داهێنانی خۆی بکە جۆرێک لە نێتوەرکینگیشی لێ دروست بێ زۆر لەم ئیشانەی کە لێرە هەن ڕەنگ بێ ئەگەر ببەسێنەوە بە یەکتری ئیشەکانیان بەهێزترە بێ و بەشداریکردنی حکوومەت لەم مەجالانە شتێکی زۆر باشە بەڵام حەزەکەم سەرمایەدارەکانیش بێنە ئێرە بزانن چۆن ئیستیفادە لە هەندێک لەم داهێنانە بکەن کە ئەمڕۆ ئەیبینین ئەوەی کە هیوایەتێکی هەیە بە تەکنۆلۆژیا هەموو زارێ ئێستا ئەم AI چاتە شارەزان لی AI چات ئێستا گوگڵە ئەوێ بیکڕێ بە بەلای کەمەوە بە 10 ملیار دلار بیکڕێتەوە لەیان باشە ناڵێم ئەم ئیشانەی کە لێرەیە بە 10 ملیار دلار ئەفرۆشتن بە سەرمایەدارێک بەڵام ئەگەر بتوانین ئالێتێک بدۆزینەوە کە ئەم داهێنانەی کە لێرەیە هەیە ڕەبت بکرێنەوە بە سەرمایەدارە گەورەکان ئەوانەتوانن یان بیرۆکەکەیان لێ بکڕنەوە یان هەر بە تەبەنی ئەو مەشروع بکەن بۆیە لە جاتی ئەمەی کە ئەمە تەنها عەرزێک ببێ بە پلاتفۆرمێک بۆ ئەوەی گەشە بکەن لە ئیشەکانی خۆیان ببێ بە پلاتفۆرمێک بۆ ئەوەی ئەو بانقانەی کە یەن سپۆنسەری ئێرە بکەن چۆن بتوانن بەرنامەی قەرزی بچووکیان هەبێ بۆ ئەو داهێنەرانە لە ڕابردوو حکوومەت ویستی شتێمە بکە بەس غەڵەتی کرد حکوومەت خۆی قەرزەکانی ئەدا بە ئیتر قەرزی ئەقاراتە قەرزی زەواجە هەزارویە قەرزماندا ئیشی حکوومەت نییە قەرز بە ئیشی بانکە قەرز بدە بۆیە ئەگەر ئێمە ئێستا ئەو کەلتورە دروستکەینەوە متمانە دروستکەینەوە لە بینی هاوڵاتیان و بانک حکوومەت دوورخەینەوە لە مەسایلی بانک تەنها ببین بە چاودێر من پێم وایە ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لێرەن ئیشەکانیان بە بازاڕەگات ئیشەکانیان باشترە بێت بیرۆکەی باشتریان نەبێ و حەزی شەکەم بە شێوەیەک لە شێوەکان ڕەبتیان کەینەوە لەگەڵ زانکۆکانمان لەگەڵ پۆلیتێکنیکەکانمان چکەن ئێمە ڕەنگ بێ بازار داواکاری هەبێ ڕەنگ بێ کۆمپانیەکان داواکاریان هەبێ ڕەنگ بێ حکوومەت خۆی داواکاری هەبێ و ئێمە دەستی کارێکی زۆر هەیە لێرە کە بتوانن ئابووری کوردستان باشترکەن و بەهێزترکەن و ئایندەیەکی گەشتر و جوانترمان هەبێ بۆ گەلەکەمان زۆر سپاس بۆ قبولکردنی میواندارەکەت بەخێر بێن هیوای پرۆژەی باشتر و داهاتوێکی باشتر بۆ کوردستان و بۆ کاروباری ئێوە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بۆ گوێگرتنتان مەمنون زۆر سپاس دەسات باش بێت